بەڵێ سەبارەت بە دوا پێشهاتە سیاسیەکان لە بەغدا چارەنووسی پێکێنانی حکوومەتی داهاتی و عێراق ئەو هاوپەیمانەتیە نێو دەست پێشخەریە نوێیانەی کە دەخرێنە بەردەم ڕەوتی سەدر بۆ دانوستان ئایا هیچ لە بارودۆخی چەقپەستووی سیاسی ئێستای عێراق دەگۆڕێت؟ زیاتر قسە دەکەم بەڕێز داود ئەلحەلفی شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت. ئەم کاتت باش بەڕێز داود هاوپەیمانەتێکی نوێ بڕیارە لەلایەن چوارچێوەی هەماهەنگی کورد و سوننەکانەوە پێک بهێنرێت بە ناوی داردانی دەوڵەت. پێتان وایە ئەمە چی لە ئاسۆی پێکێنانی حکوومەتی داهاتوی عێراق دەگۆڕێت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، ئێوارەتان باش و نیوەڕۆتان باش، سڵاوی تایبەت بۆ ئێوە بینەرانی بەڕێزی کوردستان 24. بەڵێ هەواڵەکان و ئاماژەکان ئەوە دەردەخەن کەوا بە جۆرێک لە جۆرەکان هاوپەیمانیەکی نوێ هەیە کە ناوی هاوپەیمانی دەوڵەتە بێت کە دەیانەوێت حکوومەتێکی نوێ دروست بکەن و پەرلەمان دەست بکاتەوە بە کۆبوونەوەکانی خۆی بە ئامادەبوونی کوت لە جیاوازەکان بە تایبەتی پارتی و یەکێتی و هەروەها هاوپەیمانی سیادە و چوارچەوەی هەماهەنگیش بە هەمان شێوە پێکەوە ئەم هاوپەیمانەتیە دروست دەکەن. پێم وایە هەنگاوێکی دروستە، هەنگاوێکی باشە و ژیانی سیاسی ڕوحێک بە ژیانی سیاسیدا دەکاتەوە و ئێمە پێشوازی لەم جۆرە هەنگاوە سیاسیا دەکەین چکە جۆرێک لە سەقامگیری دروست دەکاتەوە و ئەو بنبەستە سیاسیە کۆتایی پێدەێنێت و بە جۆرێک لە جۆرەکان ئەم بژاردانە وا دەکەن کەوا لایەنە سیاسیەکان پێکەوە کەوا کار بکەن و هەر لایەنێکش کە بەشدارە بێ لەم چوارچێوەیەدا دەتوانێت بەپێی ئەو ڕوئیاییکەوە هەیەە کار بکەن و ژیانی سیاسی دەست پێ بکاتەوە. پێم وایە هێشتاکە کێشە و بەربەز ماون لە بەردەم هاوپەیمانەتێکەش گفتوگۆکان بەردەوامن، بەڵام ئەو گفتوگویانی کەوا هەن ڕەنگە دەرئەنجامێکی پۆزتیڤی لێ بکرێت. ڕاستە هێشتا هەندێک لایەن هەن نەهاتوونەتە ناو پرۆسە سیاسیەکەوە، بەڵام کۆمەڵێک شت هەیە کە زۆر گرنگە. بابەتی کۆبوونەوەی پەرلەمان پێویستی بە ڕێکەوتنیەک هەیە لە نێوان پارتی و یەکێتی بۆ ئەوەی کە ڕێکەوتن لەسەر سەر کۆمار. ئەمە خاڵێکی یەکجا گرنگە. ئەم دوو هێزە سیاسی کوردیە دەبێت ڕێککەون لەسەر یەک کاندید بۆی بێ بەسەر کۆمار. ئەمە با بڵێن گرێکوێرەکە دەکاتەوە و هەنگاوێکی گەورە بێ. دووەمیش زۆر گرنگە کەوا لایەنی سەدرەکان لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی لەسەر با بڵێن کاندیدێک بۆ سەرۆکوەزیران ڕێککەون، گفتوگۆکانی نێوانیان بەردەوام بێت، هەوڵ بدەن کەوا ڕۆیەکانیان ڕێک بخەن و دەستکەنە دانوستان بۆی بزانن بە چه شێوازێک ئەمە جێبەجێ دەکرێت. ئەمەش خاڵێکێک جار جەگرینگە کە پێویستە جێبەجێ بکرێت چونکە بەژەوەندی دەوڵەت ئێستا بەڵێ سەرکردەیەکی ڕەوتی سەدر لە یەکەم کاردانەوەدا دەڵێت هەر هاوپەیمانەتیەک پێک بهێنرێت چوارچێوە هەر چوارچێوەیە نابێتە فاکتەرێک بۆ بەڕێوەبردننی وڵات. پێتان وایە ئەمە چۆن دخوێندنەوەی بۆ دەکرێت کە ڕەوتی سەدر بەم شێوە کاردانەوەی هەبووە؟ بەڵێ بەشێکی زۆر لەو قسانەی کە دەکوترێ و تۆش ئاماژەت پێدا ببوورە ڕەنگە دەنگەکە لە بەشێکی پرساکە بە باشی نەگەیشت بێ، بەڵام ئەوەی کە تێگەیشتم کەوا چوارچێوەی هەماهەنگی هەر بۆکو خۆیان دەمێنەوە ئەمە ڕەخنەیەکە لەلایەن سەدرەکانەوە، بەڵام من ئەمەیە بڵێم کە هیچ لایەنێک نییە لە پێشوو لە ئێستادا کەوا با بڵێن بەڕێوەی ئەم دەوڵەتی بەڕێوە بردبێت پرۆسی سیاسی لە 2023 تاوەکو ئێستاکە هەموو لایەنەکان تایە بەشدار بوونە و هەموو لایەنەکان بەرپرسیارەتی کەموکوڕەکان دەگرنە ئەستۆ، باشەکان بۆ هەمویانە و خراپیەکانش بۆ هەمویانە. هیچ لایەنێک نییە کەوا تۆمەتباری لایەنێکی کە بکات کە هەرچی خراپە هەیە لەسەر ئەوە لە 2023 تاوەکو ئێستاکە. بابەتی پشکێنە لە دەستکەوتنی حکوومەت و پۆستە وزارەکان بۆ هەمویان بووە لە 2005 تاوەکو ئێستاکە هەر کەسێکە بەشدار بووە تایدا بەشدارە لەو کێشانێکەوە هەیە. ئەگە ئامانجەکە ئەوە بێت کە خزمەتی لایەنەکان و خزمەتی عێراق بکرێت ئەوە ئێستاکە
هاوڵاتی عراقی خوازیاری ئەوەیە کە خزمەتگوزاری پێشکرێ خوازیاری شەڕ و پێکدادان و ئاڵۆزی نییە بۆیە لەمڕۆوە هەر لایەنێک کە خواستی ئەوەی هەیە کە دەخوازێت کە عراق بچێتە قۆناغێکی سەقامگیرتر پێویستە بەشدار بێت ڕاستە چوارچەوەی هەمانگی ئێستا بەرپرسیارەتێکی لەسەر شانەکە بێ حکوومەت پێک بێنێت و هەوڵ نادات شکست بێنێت و ئەگەر نەشی توانیشکەوە کاندیدەکەشی با بڵین دەرباز بکات و بێت بەسەر وەزیران ئەو کاتە لەگەڵ لایەنەکانی دیکە دەتوانێت گفتوگۆ بکات لەگەڵ سەدرەکان بەتایبەت و لەگەڵ لایەنەکانی دیکەشە بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی بتوانکەوە ڕێکەون لەسەر پرۆگرامێک و هەر لایەنێکش کە شکست بێنێت بەڕاستی هەموو لایەنەکانی دیکە بەبێ باشە هەوڵێک هەیە بۆی کە سبەی دانیشتنی پەرلەمانی عراق بەڕێوە بچێت ئایا سبەی کۆبوونەوەکە دەکرێت یاوەکو جارەکانی پێشوو کە لە 23 تەمووزەوە پەکی خراوە ئەم دانیشتنە لەلایەن نایارەکانی چوارچێوە پەک دەخرێت من پێم وایە کەوا هیچ کۆبوونەوەیەک ئەنجام نادرێت تا نەبیانی نە پاش بەیانیش تاوەکو کە سەدرەکان کە بەشێکی گرنگن لە پرۆسە سیاسیەکە و لە شەقامی عراقی دایانەوێت بەشدار بن تایدا واتە گرنگە کە ڕێکەوتنێکی سیاسی گشتگیر هەبێت کە ئەوان شتیان بەشدار بن و بێ حکوومەتەکە حکوومەتێکی خزمەتگوزاری بێت و دوور بێت لە پشکێنەوە و دوور بێت لە تائیفێت بۆیە ئەو فترەی کەوا دانراوە بۆی کەوا ئەم حکوومەتە دروست بکرێت کە ساڵێکە طبعا تاوەکو ئێستاکە هیچ یاسای بودجەش نییە وەکو دەزانن بۆیە ئەگەر بێت و ئەمانە لە بەرچاوی خۆمان بگرین با بڵێن ئەم حکوومەتەی کەوا دروست دەکرێت دەبێت حکوومەتێک بێت با بڵێن خزمەتگوزاری پێشکە حکوومەتێک بێت کە لە ڕازامەندی وای لەسەر بێت و حکوومەتەکەش بۆ ساڵەکە بێت تا ئەندازێک تا کۆڵبژاردنێکی دیکە دەکرێت بۆیە هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت بە تەنیا ئەم کارە ئەنجام بدا و لایەنێکش ناتوانێت ڕێگر بێت لەوەی کەوا حکوومەتێک پێک بێت و خزمەتگوزارەکان نەچێت بۆ خەڵکی بۆیە لەمڕۆوە ئەمێ بڵێم کەوا بابەتی هەڵوەشانەوەی پەرلەمان و دروستکردنی ئەنجامدانەوەی هەڵبژاردنێکی دیکەی پێشوەختە هەموو ئەمانە پێویستی بە ساڵێکەیە پێویستی بە حکوومەتێکەیە و حکوومەتەشی کە دروست دەکرێت بۆ ئەم دووکارە ناتوانێت پێویست خزمەتگوزاری پێشکەشکات باڵێ بەڕێز داود الحەلفی شارەزای سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24